الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. بەڕێزان، لەوانەکانمان لە کتێبمان هەڵبژاردننی 222 گەوهەر و مرواری لە فەرموودەکانی هەردوو پێشەوە موسلیم و بوخاری گەشتینەتە فەرموودەی ژمارە 67. هەر کات موسڵمان پەرستشێک یان کارێکی چاکەی ئەنجامدا، با هەوڵ بدە وازی لێ نەهێنێ و بەردەوام بێ لەسەری. هەر کارێکی چاکەت کە کرد ئینشاء الله تعالى و دەست پێ کرد، هەوڵ دە بەردەوام بە ئەگەر چی کەمیش بێ. لای خوا زۆرە، کەمی لای تۆ لای خوا زۆرە ئەگەر کارەکەت کارێکی چاک بێ. عن عبد الله بن عمرو بن العاص رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم: يا عبد الله، لا تكن مثل فلان كان يقوم الليل فترك قيام الليل. إمام بخاري جمارة 1152 و إمام مسلم جمارة 1159 ئەم فەرمایشتە ئەگێڕنەوە. پێغەمبەر صلى الله عليه وسلم چاوی بە عەبدوڵڵاه کەوت، فەرمووی: عەبدوڵڵاه، وەکو فڵانە کەس مەبە، عەبدوڵڵاه وەکو فڵانە کەس مەبە کە شەونوێژی ئەکرد پاشان وازی لێهێنا. شەونوێژی ئەکرد پاشان وازی لێهێنا. یعنی ئینسانی مسلمان نابێ کارێکی خێری دەست پێ کرد وەکو شەونوێژی پاشان وازی لێبێنێ. ئەمە شتێکی ناڕێک و ناپێکە. فەرموودەی ژمارە 68 کوژاندنەوەی ئاگر لە ماڵدا لە کاتی خەوتنە. عن أبي موسى رضي الله عنه قال: احترق بيت بالمدينة على أهله من الليل، فلما حدث رسول الله صلى الله عليه وسلم بشأنهم قال: إن هذه النار عدو لكم، فإذا نمتم فاطفئوها عنكم. أخرجه البخاري جمارة 6294 ومسلم لجمارة 2016. وعن ابن عمر رضي الله عنهما عن النبي صلى الله عليه وسلم قال: لا تتركوا النار في بيوتكم حتى حين تنامون. إمام بخاري 6293 وإمام مسلم 2015 أم حديثانا أجرنوا. مالك لمدينة سوتا، أبي موسى أفرمي مالك لمدينة سوتا بسر كسكاركيا شو طبعا جاك خبري عن قيان دا بيغمر صلى الله عليه وسلم بيغمر إخوة فرموي: أم آقرد دجمني إيوية، أم آقرد دجمني إيوية، هر كاتي خوتن آقر لمالا ميلن بيكو جنوا. ولا روايتكي ابن عمر رضي الله عنهما لخوي ولباو كشي خواليان رازي به فرموي بيغمر صلى الله عليه وسلم فرموي: آقر جي ميلن لمالا، هر كاتي خوتن بيكو جنوا. طبعا ام نصيحة زور گرنگە، زور معلومة و پێویستی بە شەرح کردن نییە. زۆر کەس لە زمانی خۆشمانە سۆپە خنکاندنی، زۆر کەس عایلەیەک 5 نەفەری 6 نەفەری ساڵانە ئەم ساڵیش حادیسەی وا ڕوویدا، سۆپە لە ماڵە ئیشی کردووە، بەیانی ڕۆشنتە سەریان تەماشایان کردووە خنکاون هەمویان، یا ماڵەکە ئاگر ئەگرێ. بۆیە باش وایە ئینسان کە خەوت هەرچی ئاگر لە ماڵە هەیە بیکوژێنێتەوە. تەنانەت خۆشەویستەکانم ئەگەر زەرور نەبێ حتا گڵۆپیش بیکوژێنیتەوە باشە. ئیتر ئەوەندەی کە پێویست بێ تەواو تەئمینی ئەو مەوزوعە بکە، ئەو جا بخەوە. فەرموودەی ژمارە 69 گرنگی بەردەوامبوون لەسەر ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم و لانەدان لێی تا مردن. عن ابن عباس رضي الله عنهما قال: قام فينا رسول الله صلى الله عليه وسلم بموعظة فقال:
يا أيها الناس إنكم محشورون إلى الله حفاة عراة غرلا كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين ألا وإن أول الخلائق يكسى يوم القيامة إبراهيم صلى الله عليه وسلم ألا وإنه سيجاء بالرجال من أمتي فيؤخذ بهم ذات الشمال فأقول يا رب أصحابي فيقال إنك لا تدري ما أحدثوا بعدك فأقول كما قال العبد الصالح وكنت عليهم شهيدا ما دمت فيهم فلما توفيتني كنت أنت الرقيب عليهم وأنت على كل شيء شهيد إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم فيقال لي إنهم لم يزالوا مرتدين على أعقابهم منذ فارقتهم. إمام بخاري حديثا إجارته لجمارة 3349 وإمام مسلمش ل 2860. بيغمري خواه صلى الله عليه وسلم خوش يسكانم لو حديثيك ابن عباس إجارته وأفرمي بيغمري خواه شو سر منبر وآموشگاري كردين فرموي خلقنا للروج قيامته ايوه حشر أكرين بروتي هیچ لبرتانانية وكو چون لدايق بون با بياباتيتي بروتي حتى بختنا نكراويش يعني جاريكي ترك اخواي تعالى خلق ما نكاتوا دواي مردن من كزيندو ما نكاتوا تنانب گوشتي ختنا كردنكش ديتو شوني خوي حموي جاريكي تر وكو اوي لدايق بو آواز زيندو بيتوا امجا او آياتي خلندوا اخواي تعالى كاخواي تعالى افرمي كما بدأنا اول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين. ابن عباس فرموي في غمري خواه صلى الله عليه وسلم هل صا آموشگاري كردين فرموي مسلمانان جاري كي تر حشر كرينا وكو چون لدعيك أبن ببيباتيتي حفاة عراة بروتي غرلا يعني بختنا نكراوي كما بدأنا أول خلق نعيده چون يكم جا درستان مانكر آوا دوباره يقررين نوا. سورة أنبياء خواه تعالى الآيات 103 فرمي ألا وإن أول الخلائق يكسى يوم القيامة إبراهيم صلى الله عليه وسلم يكم كسي كجلوبرك أكريتا بري للرش قيامة إبراهيم عليه السلام يكم كس كلوبل أكريتا بري إبراهيم عليه السلام وكومالك لأمتكم دينن يا غمرة فرمي صلى الله عليه وسلم كومالك لأمتكم دينن بلاي تشبع أيان بن بلاي تشبع أيان بن الله من شوتم پروردگارم اوانها وركاني منن پیغمبر اخوا صلی الله علیه وسلم فرمی پیم الین کاتی من نالم پروردگار اوانها وركاني منن بو برولای چپیان بن افرمی ای محمد تو نازانی اوانه لپاش تو چیان کرد الین منیش لو کاتا او آیت اخرن موک عبدی صالح كبندي صالح عيسى فرموي وكنت عليهم شهيدا ما دمتم فيهم الين خوايا من شاید بوم لسریان حتى لنامي أنا بوم جاكات من مردم كنت أنت الرقيب عليهم اترتوبوا بچاو دير بسريانا وأنت على كل شيء شهيد وتو شايتي البسر حموش تكانا إن تعذبهم أجر عذابيان بدي أو أنا بندي خوتن أجر ليش ينخوش ببي براسي توبة دصلاتي داناي الله أو آياتين بس أو آيات أخرين مولوكاتا ام جا پیم او تريت تو نازاني اوانه لپاش تو هلگرانوا اوانه لپاش تو هلگرانوا و با هلگراويش بردن هو پنامان دا يعني لزماني پیغمبر صلى الله عليه وسلم خلقان يكبون باورين بپیغمبر کرد بونا مسلمان و اگر هلش نقرابونا توا ابون باصحابي پیغمبر صلى الله عليه وسلم بلام حركه پیغمبر وفاتي کرد زۆریان ئەوانە هەڵگەڕانەوە خەڵکی زۆربەی شوێنەکان هەڵگەڕانەوە لە ئیسلام جگە لە مەکە و مەدینە نەبێ ئەوە بوو ئیمامی ئەبوبەکر کە بوو بە خەلیفە لەگەڵیانە جەنگا ئەوان یعنی خەتەریان هاتە سەر مەدینەش یعنی بە تەما بوون مەکە و مەدینەش بگرن هەڵگەڕانەوە لە ئیسلام خۆشەویستەکانم جا زۆر گرنگە ئینسان بەردەوام بێ لەسەر دینەکەی خوا هەتا ئەو ڕۆژە ئەگاتۆ لای خوای تەعالە چونکە لە قۆناغەکانە تۆ ئەگەر مسلمانیش بوو بێتی دوای هەڵگەڕایتەوە سوودی نامێنێ
بەردەوامبوون زۆر حەساوە. خەڵکێک ئەناسین ئێمە زۆر بەگەرمی دەستیان کرد بە دیندارێتی لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە، لە قۆناغێک لە قۆناغەکانە، بەڵام پاشەوان هەڵگەڕانەوە. هەیانە ئێستا نوێژ ناکە، هەیانە ئینکاری خوایشەکە. خەڵکانێکیش هەبوو بەردەوام دژایەتی دینی خۆیان نەکرد، ئینکاری خۆیان نەکرد، ئینکاری دینی ئیسلامیان نەکرد. ئێستا هاتنە سەر ڕێگا و من ئەیان بینیم ئێستا 5 فەرزە لە مزگەوتان. کەوابوو بەردەوامبوون حەساوە، استیقامە حەساوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو سەحابە پرسیاری لێ کرد، فەرمووی نەسیحەتم کە ئامۆژگاریم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بڵێ ئیمانم بەخوا هێنا و پاشان بەردەوام بە ئامەنت بالله ثم استقم. و مژدە دائیمەن بۆ ئەو کەسانەیە کە بە بەردەوامی لەسەر ڕێبازەکە بەردەوام ئەبن، یعنی ئەڕۆن لەسەر ئەو ڕێبازە ئەڕۆن بە بەردەوامی. خوای تەعالی ئەفەرمێ لە چەند شوێنی قورئانە ئەم شێوە ئاەتە هاتووە بە شێوازی جیاواز. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا، إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ولا هم يحزنون. يعني بردوام بوونەکە زۆر گرنگە خۆشەویستەکانم. ئەگینا ئەگەر تەنها یەک ڕەمەزان بێ و بێی نوێژ بکەیت و دوای ئەوە خوا حافیزی بکەیت و تر بڕۆیتە بەهەشتۆ، ئەمە ئاسانە بەڕاستی، زۆر کەس ئەتوانێ بیکە، بەڵام ئەوە مهمە کە تو بەردەوام بیتە ئەمری. لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوامان لێ ئەکا بار کەم بخەینە سەر شان خۆمان، چونکە ڕێگاکە درێژە، دوایی بەرگەی ناگرن و لە ڕێگا پەشیمانە بنەوە یا نایگەێنە شوێنی خۆی. چونکە ئەم ڕێگایە بۆ ڕۆژ و دوو ڕۆژ نییە، زۆر دوور و درێژە. تۆ هەر لە ئەوڵە بارێکی زۆر بخەیتە سەر شان خۆت، دوایی بەرگەی ناگری. بە بارێکی سووکەوە ئەتوانی مەسافەیەکی زۆر دوور درێژ ببڕی. نمونەیەک ئەهێنمەوە بۆ جەنابتان. تۆ پیکابێکت هەیە یەکتەن هەڵەگرێ، لە کەلاریش 10 تەن چمنتۆت کڕیوە، یعنی بارێکی 10 تەنیت کڕیوە، سیارەکەی تۆش 1 تەن هەڵەگرێ. بیری لێ کەیتەوە ئەڵێ بۆ من هەموو جارێ بڕۆمە کەلار و بێمەوە 10 جار بڕۆم و بێمەوە، نەوەڵا هەر 10 تەنەکە خەمە سەر سیارەکە و ئەهێنمەوە. بەرگەی ئەگرێ؟ نەک بەرگەی ناگرێت، سیارەکەتیش لە ناو ئەچێ و بارەکەتیش لە شوێنی خۆیان بێنێتەوە. ئەگەر بیکەی بە 2 جاریش هەر نابێ، بیکەی بە 3 جاریش هەر نابێ، بیکەی بە 4 جاریش هەر نابێ، ئیلا ئەبێ تۆ مادام سیارەکەت یەکتەنیە ئیلا ئەبێ بە 10 جار بڕۆیت و بیت، نابێتیش ماندوو ببی، ئاوا ئەبێ ئیشەکان بڕوا. ئەگینا سیارەکەتیش لە ناو ئەچێ و بارەکەتیش ناگاتە جێ. لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئەم دینی ئیسلامە ئاوایە، ئەبێ بارەکانت سووک بێ، فەرزەکان جێبەجێ بکە، حرامەکان خۆتی لێ بە دوور بگرە. ئیتر ئەگەر لە فەرزەکان زیاترت پێکرا چاکە بیکە وە پێی توانە. ئەگەر توانیت لە دوای حرامەکان لە مەکروهەکانیش خۆت بپارێزی فەت شتێکی باش بە پێی توانە. بەڵام هەر لە ئەوڵۆ تۆ بڕیار بدەی بارێ زۆر قورس بخەیتە سەر شان خۆت، ئەمە عەکسی ئەوەیە کە ئیسلام گەرەکێتی. حەدیثی ژمارە 7 خۆشەویستەکانم، دەستگرتن بە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لانەدان لێی و زیادە نەخستنە سەری. دایکی ئیمانداران عائشة رضي الله عنها قالت قال رسول الله صلى الله عليه وسلم من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. إمام بخاري جمارة 2697 و إمام مسلم جمارة 1718 للرواية كتري إمام مسلمة من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. واتار كسيك لم ديني إيما شتێک دابهێنێ کە لە دینا نەبوو بێ لێی وەرناگیرێ و ئەدرێتە ناو چاوانی کابرایە، لێی وەرناگیرێ. ئەم دینی ئیسلامە خوا دایناوە، بەرنامەی خوایە، بەرنامەی مرۆڤ نییە تۆ بڵێ وەڵا ئەمە کەم و کورتێکی تایە دوایی هەڵسم زیادی کەم. ئیسا هەرچی بەرنامە مرۆڤەکان هەیە لەسەر زەویە، ئەوەی کە بۆتە
حزب ئەوەی کە بۆتە دەوڵات هەموو ئەوەی کە ئەیبینی لەسەر زەویە ئەوەی کە مرۆڤ دایناوە هەمووی دوای 50 ساڵ دوای 6 ساڵ دوای 100 ساڵ کەمتر زۆرتر پێویستی بە دەستکاریکردنە یەکێکی تر تێ دەستکاری ئەکا ئەوە بۆ زەمانێک شیاوە بۆ کات و بۆ شوێنێک بۆ کاتێکی دیاریکراوی بۆ شوێنێکی دیاریکراو لەوانەیە شیاو بێ بەڵام قەت ناشێ بۆ ئەبەدی ئەوە شیاو بێ و بۆ هەموو شوێنەکان شیاو بێ بەڵام بەرنامەی خوا دایناوە بۆ مەخلوقاتەکانی بەرنامەی خالقە بۆ مەخلوق ئەم بوونەوەرە خوا خەڵقی کردو ئەزانێت چۆنە و ئەم مرۆڤانەش خوا خەڵقیانی کردووە ئەزانێت چیان پێویستە ئێستا و لە داهاتووشە بۆیە بەرنامەکەی خوا پێویستی بەدەستکاریکردن نییە هەندێم بنەمای سەرەکی داناوە خوای تەعالا ئەوە نەگۆڕە و بە هیچ شێوازێ گۆڕانکاری بەسەرا نایە نەگۆڕە و بە هیچ شێوازێ گۆڕانکاری بەسەرا نایە بۆ نمونە مەسائیلی عەقیدە بۆ نمونە مەسائیلی ئەخلاق بۆ نمونە ئەحکامە شەرعیەکان لەبارەی مەسائیلی میرات و لەبارەی تەلاق و نیکاح و ئەمانە مەسائیلێکن مەجالی تیانە چۆنێتی نوێشکردن چۆنێتی ڕۆژوگرتن چۆنێتی زەکاتدان ئەمانە مەجالی تیانە تۆ دەستکاری بکەیت بە هیچ شێوازێ هەر کەسێکیش دەستکاری ئەمانە بکە زیادەی خسۆتە سەر دین لێی وەرناگیرێ عقوبە ئەدرێ سزا ئەدرێ خوا لێی قبوڵ ناکە بەڵام هەندێ مەسائیلی شەیە هەندێ فتوای تازە ئەوە قابلی ئیجتیهاداتی تازەیە لەسەر بنەما سەرەکیەکان بۆ نمونە جاران گوێ درێژ بووە ئەسب بووە حشتر بووە ئەمانە وەسائیلی سواری بووە بارگەیاندن بووە ئێستا باخیرەمان هەیە تەیارەمان هەیە سەیارەمان هەیە ناقیلەمان هەیە شتەکان پشتی گۆڕاوە جاران وەسائیلی شەڕ شمشێر بوو تیر و کەوان بوو ڕم بوو ئێستا وەسائیلی شەڕ چەکی ئەلکترۆنیە بە هەموو جۆرەکانی بەڵکو چەکی بایلۆجیشمان هەیە ئێستا چەکی نەوەویشمان هەیە ئێستا شتەکان گۆڕاوە ئایا ئەم گۆڕانکاریانە فتوای تازەی گەرەکە بەڵێ فتوای تازەی گەرەکە ئەی چۆن ئەم فتوایانە ئەدرێ ئەبێ عولەما و زانایان بە پێی ئەو بنەما سەرەکیانەی کە لە قورئان و سونەتەوە هاتووە دانشن فتوای تازە بدرێ بۆ ئێستا بەڵام ئەم فتوا تازانە ئەبێ بینا لەسەر چی بکرێت لەسەر بنەما سەرەکیەکانی ئیسلام کە بریتیە لە قورئان و سونەت قەدەغەکردن حەمە فەرمودەی هەفتاویەکە قەدەغەکردن لە وەشاندنی بەردی بچووک بە پەنجەی هەردوو دەست ئەمەی کە بەردێکە خاتە بین پەنجەی ئاوای وەشێنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لو بارەوە قسەی هەیە عن أبي سعيد عبد الله بن مغفل رضي الله عنه قال نهى رسول الله صلى الله عليه وسلم عن الخذف وقال إنه لا يقتل الصيد ولا ينكأ العدو وإنه يفقأ العين ويكسر السن أخرجه البخاري جمارة 6220 ومسلم جمارة 1954 پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەدەغەی کردووە لە بەردوەشاندن بە پەنجەکان فەرموویەتی ئەمە نا ڕاوت بۆ ئەکا و نا بەرامبەری دوژمنیش ئەتوانێ بگرێ چی سوودێکی هەیە بەڵکو چاو کوێرەکات و دغا نەشکێنێ بۆیە عەبدوڵڵا ئەم حەدیثەی ئەگێڕایەوە کەسێک لە نزیکەکانی وتوێتی وەڵا هەر ئەیکەم یعنی وەکو بێژی من هەر ئەمە ئەوەشێنم ئەم حەدیثی پێغەمبەری بۆ گێڕاوەتەوە ئەویش وتێتی وەڵا من هەر ئەیکەم جا ئەویش فەرمووی من پێت ئەڵێم أحدثك أن رسول الله صلى الله عليه وسلم نهى عنه ثم عدت تخذف لا أكلمك أبدا من پێت ئەڵێم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە توش ئەڵێ وەڵا من هەر وا ئەکەم دەیتر بڕۆ من لە ئەمڕۆ بەدواوە خوا حافیزتر قەت قسەی لەگەڵا ناکەم لێرە دەرسدانەوە بەو کەسانەی کەوا مخالفەی شەرعی ئەکەن و گوێی نادەنێ حق ئێمە دەرسیان بدەین حق ئێمە دەرسیان بدەین یعنی چۆن دەرسیان بدەین ئەو سەحابەی بەڕێزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خزمێکی نەسیحەتەکە ئەفەرمێ بەرد مەوەشێنە بە پەنجەکانت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەوە سوودی نییە نە ڕاوت بۆ ئەکا نە دوژمنت بۆ ئەشکێنێ بەڵکو دغا ئەشکێنێ و چاو کوێرەکە توار ئەڵێ من ئەیکەم
دەبڕۆتر من لە مرۆ بدەوە قسەت لەگەڵا ناکەم دیارە قسەت لەگەڵا ناکەم تا نەگەڕێیتەوە تا پەشیمان نەبیتەوە. ئێمە زۆر جار ئەبینین لە مەجالیسەدا ئەنشین لە کۆڕ و کۆبوونەوەدا ئەنشین لەم لاو لەولا سەیرەکەی خەڵکانێک پیا بوون بە ئاسانی گاڵتە بە سونەتەکانی پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم بە ئاسانی گاڵتە بە ئیسلامەکەن و ئێمە یعنی بە سێنگێکی فراوانەوە بەدەم بە پێکەنینەوە قسەکانیان قبوڵەکەین یان هیچ نەبێ کە قبولیشی ناکەین لە مەجلیسەکانە دانیشتوین و بەدەمیانەوە پێکەنین. بەڕاستی ئەمە شتێکی زۆر زۆر خراپە، ئەمە شتێکی زۆر زۆر خراپە. حديث ژمارە 72 یەخواپەرستی لەناو دڵی هاوڵانی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. عن عابس بن ربيعة قال رأيت عمر بن الخطاب رضي الله عنه يقبل الحجر يعني حجر الأسود ويقول إني أعلم أنك حجر ما تنفع ولا تضر ولولا أني رأيت رسول الله صلى الله عليه وسلم يقبلك ما قبلتك. أخرجه البخاري ژمارە 1597 ومسلم ژمارە 1270. عابسی کوڕی ڕەبیعە لە ئیمامی عومەرەوە ئەیگەڕێتەوە فەرمێت چاوم بە ئیمامی عومەرەوە بوو لە کاتی تەوافە ماچی بەردەڕەشەکەی کرد و فەرمووی بەردەڕەشەکە تۆ بەردێکی نە زەرەرت هەیە و نە قازانج هیچ تۆ چی هە بەردێکی ئەگەر نەمبینایە پێغەمبەر صلی الله علیه وسلم ماچ دەکا من هەرگیز ماچتم ناکرد چونکە بەرد هیچی بەدەست نییە بەڵام ڕەمزێکە ئەگینا بەرد هیچ سوودێکی نییە و هیچی بەدەست نییە و ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماشتی نەکردایە من هەرگیز ماشتم ناکرد. ئەمە باسی تەوحیدە باسی عەقیدەیە مەسائلێکی زۆر حەساسە ئێمەی موسڵمان نابێ لە خۆمانەوە شت بکەین. ئێستا جگە لە بەردەڕەشەکە بەردێکی تر دروستە بە دەوریا تەواف بکەی یا ماچی بکەی لە خۆمانەوە هەڵسین بەردێکی تر دانەین طبعا گشتان ئەڵێن نادروستە بۆ نادروستە ئێخوا ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماچی ئەو بەردەی کردووە عومەر ماچی کردووە ئێمە بۆ ماچی بەردێکی تر نەکەین ئەڵێ نابێ مەسەلەی دینە یعنی ئەمە خوا دایناوە بەڵام غەیری ئەوە خوا داینەناوە. ئەم مەوزوعانە مەسائلی عەقڵ نییە ئەمە نەقلە ئەمە خوا وای فەرمووە تەواو ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای فەرمووە تۆ تەسلیمی خوا و پێغەمبەری خوا ئەبی دینەکەت لە خوا و پێغەمبەرەوە وەرەگری نەک لە ئارەزووی خۆتۆ نەک لە عەقلی خۆتۆ نەک لە بۆچوونی خۆتۆ. ئەم مەسائلانە زۆر حەساسن زۆر وردن ئەبێ ئێمەش زۆر بە وردی تەماشای بکەین ئەگینا ئەگەر عەقڵ بەکاربێنی لەم مەسائلانە یعنی مەبەستم بە عەقلی خۆت بیرکەیتەوە عەقڵ وا هەیە ئێژێ وەڵاهی برا ئەو ڕۆژە بینیم کۆمەڵە خەڵکێ شێوەی زەکەری ئینسانیان دروست کردووە سوژدە بۆ زەکەری ئینسانەوە هەرە کاکە زەکەر پیرۆزە ئەوە مرۆڤ لەوە دروستە بێ ئەمە زۆر پیرۆزە کۆمەڵە خەڵکانێکی تر مشک و جرج ئەپەرستن ئەی چونکە ئەو هەموو ئەگەر جرج نەوێ ئەم هەموو مەجاریە گشتێ گیرێ بۆ نەمان کوژێ بۆیە جرج پیرۆزە سوژدە بۆ جرج بۆی تێگەی ئیتر ئەڕوا ئەم مەوزوعە ئەگەر ئێمە دینەکە دینی خوا و پێغەمبەری خوا نەبێ شتی تری لێ دروستە بێ جگە لە خوا عیبادەت بۆ غەیری خوا دروست نییە و بەردەڕەشەکەش عیبادەت نییە ئێمە عیبادەتی بەردەڕەشەکە ناکەین بەردەڕەشەکە ڕەمزە لەسەر زەویە بۆ تەوافی مرۆڤەکان وەکو چۆن لە ئاسمانە بەیت المەعموور هەیە مەلایکەکان بە دەوری سوڕە خۆ مەسائلێکە تایبەتە بە خوای پەروەردگارەوە. داواکارم خوای تەعالا بخاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە و هیدایەتمان بدە ئیمانمان پتە بکە دوورمان خاتەوە لە هەر شتێک کە زەرەری هەیە بۆ عەقیدە و بیر و باوەڕمان.